بیسەرانی رادیۆ ڕوودا و سڵاوتان لێبێ و لە هەر کوێیەکان ئەم کاتتان باش. من سەلام سعدیم، خۆشحاڵم کە لێرە بەدواوە لە پۆدکاستی 100 ساڵ عێراق لەگەڵ ئێوەی ئازیز دەبم. پۆدکاستی 100 ساڵ عێراق وەکو لە ناوەکەی ڕادیارە تەرخانە بۆ پێداچوونەوە و تاوتوێکردنی وێستگە هەرە گرنگەکانی مێژووی سیاسی دەوڵەتی عێراق لە ماوەی 100 سەدەی ڕابردوودا کە تەمەنی ئەم دەوڵەت. هێندەی ئاگداریش بم یەکەم جارە لە میدیای کوردیەوە بە پۆدکاست یان بە زنجیرە بەرنامەیەک ئاوەڕ لەم باسە دەدرێتەوە لە کاتێکدا باسێکی گرنگە بۆ تێگەیشتن لە ڕێچکەی پەرەسەندنی ملبلانێ و کێشە و قەیرانە سیاسیەکانی عێراق تا بە ئەمڕۆ دەگات. هاوکاری من لەم پۆدکاستەدا پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد حەمەدەمین دەبێت کە پسپۆڕی مێژووی نێو هاوچەرخی عێراقە و ئێستاش مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین. دکتۆر بەخێراتی. زۆر سپاس کاک سەلام. ئێوە خۆشتان لەسەرم باسە کتێبەکتان نووسیوە. بەڵێ. کتێبەکە ساڵی 2009 چاپ کراوە بە ناوی چەند لاپەڕێک لە مێژووی نوێ و هاوچەرخی عێراق. ئەو کتێبە چ خۆناغێک بەسەرەکاتەوە؟ ڕاستیدا ئەم کتێبە بەرت لەوەی بکرێتە کتێبێک و لە پاکێجێداکەوە بکرێتەوە. من بۆ نزیکەی 4 ساڵ تا 5 ساڵ مێژووی نوێ و هاوچەرخی عێراقم وتەوە. لە چوارچێوەی ئەم بابەتەدا لە سۆنگەی گرنگی ئەوەی کە لۆ ئەو کات لۆ ئێستانە تێب بە زمانی کوردی لەسەر مێژووی نوێ و هاوچەرخی عێراق یعنی لە کەم بوو. بەشێک لە خوێندکارەکانمان لە زانکۆ کە ڕوبەڕووی ئەوە دەکردەوە کە بچی شتێکی زیاتر بخوێنێتەوە، گرفتی ئەوەی هەبوو کە بە زمانی عەرەبی یان بە زمانی کانی دیکە ئاسان نەبوو بتوانی بخوێنێتەوە، بۆی پێویستی بۆ بوو کە سەرچاو بە زمانی کوردیە بی. لەم سۆنگەیەوە بڕیارمدا پێداچوونەوەیەک بە لاپەڕی ئەو بابەتانە بکەم کە لە محازەرەکانە ئامادەم کردبوو. لە ئەنجامدا ئەوەی لێ بەرهەم هات کتێبێک لە 2009 بە خۆشحاڵەوە دەستگای مکریانی چاپیان کرد. سپاسیان دەکەم لێرەوە لەژێر ناونیشانی چەند لاپەڕێک لە مێژووی نوێ و هاوچەرخی عێراق. ئەمە لەگەڵ هاتنی دەسەڵاتی عوسمانیەوە دەستی پێدەکرد لەبەرەوەی کاتە لە 2 کۆرسا دەخوێندرا مێژووی نوێی عێراق و لەگەر مێژووی هاوچەرخە درێژەی دەچێشا تا ڕوخانی سەدام حوسێن. لە وێستگە گرنگەکان ئەوەی کە پێویست بوو بۆ خوێندنی زانکۆیی لە خوێندنی بەرایی، مەبەستمەوەی کە خوێندنی بەرایی مەبەستم خوێندنی قۆناغەکانی بەکاریۆزە بۆ ئەو ئامادەکرا بوو. خۆشبەختانە دوایە دەرگایە کراوە لە زۆربەی زانکۆکان دەکرێ بڵێن وەکو سەرچاوێک هەم تابیەکان هەمیش مامۆستایەکان پشتیان پێدەبەست. ئەگەرچی بە نەزەری ئێستای خۆم سەرچاوەکەکەم و کوڕی تێدا هەیە، بەڵام بۆ ئەو کات و ساتەدا سەرچاوێکی باش بوو. خۆشبەختانە بە پاش ئەوە دەبینین ئێستا سەرچاو بە زمانی کوردی لەسەر مێژووی عێراقدا زۆر. بۆ کەسانێک کە ڕەنگە پاش ئەم گفتوگۆی ئەمە بیان دەربارەی ئەو مێژووە بخوێننەوە بە حکمی وەی کە خۆش کتێبێکە لەسەر نووسیوە، باشترین ئەو کتێبانە کامانن، باشترین ئەو نووسەرانەی کە لەسەر ئەو مێژوویان نووسی؟ خۆی دەکرێ ئەم کتێبانە بە دیوێکدا پۆلینیام بکەی بەشێکیان کە ئێستا زەمەنی زوو وەرجێڕابنە سەر زمانی عەرەبی، دواتر ئێستا بەشی زۆریانیش وەرجێڕاونەتە سەر زمانی کوردی. ئەوە بریتین لە بیرەوەری و یاداشتانەی کە دەسەڵاتدارانی ئینگلیس دوای هاتنیان بۆ عێراق نووسیویانە. مەسەلەن کتێبەکەی لۆنگریکە 4 قڕون من تاریخ العراق الحديث دوای عێراق لە 950 کورد تورک عەربی ئێدمۆنز ئەوەی سێر وەرسۆن ئەوەی ئێدمۆنز زازم بە کوردیش بەڵێ. ئەمانە بەشی زۆریان یاداشتەکانی مێجەر نۆئێل، ئەمانە بەشی زۆریان کراونەتە کوردی. دەکرێت بڵێن ئەمانە پاکێجێکن ڕوانگەی ئینگلیزەکان وەردەگرن. بەشێکی دیکەیان بریتیە لە یاداشت و بیرەوەری ئەم کەسایەتێ سیاسیانەی کە پێگە و دەسەڵاتیانە بۆ لە عێراقدا. ئەمانش گرنگی و باخوانێت توکاریەکان لە زاویە خوانەوە هەولیاندا مێژووی عێراق بنووسنەوە. دیوەکی دیکەیان دەکرێت بڵێن ئێستا لە ڕۆ ئەکادیمیەکە بریتین لەو تێزە زانستیانەی سنامی ماستەر تێزی دکتۆرا لەسەر مێژووی عێراق لە تەواوی چانکۆکانی عێراقدا گرنگی باخی پێدرا. ئەمانە پێکڕا بە هەمیان ئەوە دروست دەکەنەوە نی مێژوویەک دەجێڕنەوە بۆ خەڵک دەتوانن هەر یەک لەو سەرچاوانەوەکو سەرچاوی گرنگ ئیسفادەی لێ بکەن. بەڵام ئەوەی کە ئێستا ڕەنگە یەکێک نەگەڕێتەوە بۆ هەموو ئەو شتانە، گۆڤارێک ئێستا لە وابزانم هەر بەردەوامە ذاکرەت العراق. ئەم گۆڤارە لە دوای ڕوخانی سەدامەوە لە بەغدا بە زمانی عەربی دەردەچی دەکرێ بڵێ یەکێک لەو سەرچاوانەیە کە پوخت و باش ڕووداوەکان دەستی لەسەر دادنێ و هەوڵ دەدا ئەو لایەنانەی کە تا ئێستا شاراوان
بە خوێنەرانی بناسێن. ئەجا لە چوارچێوەی ئەو یادەوەریانە مەلیک فەیساڵ یەکەم خۆی کتێبێکی هەیە بەڵێ کەرات نازان بینیوت بەڵێ تاکید نیم لەو کتێبەیە یان چونکە من بەفەی ئەوەی کە بیستومە گوایە خیتابێکی خۆی بووە بۆ هەندێک لە کەسە نزیکەکانی خۆی نووسیون کەسە نزیکەکانی خۆشی کۆمەڵە کەسن کە ئەوانەی کاتی خۆی کۆلیژی حربیە لە ئەستەمبول لەگەڵی بوون دوای هاتنەوە سووریا لە سووریاش لەگەڵی بوون هەندێکیان لەگەڵی چوون بۆ لەندەن کاسێکە تاجی مەلەکیان لێ سندەوە لە سووریا پاشان کە هاتەوە بۆ عێراق ئەوانەشی هەر لەگەڵ هات جا لەوێ بەپێی ئەوەی کەم بیستومە ئەم خیتابەی بە شێوەیەکی سنووردار بۆ ئەو کەسە نزیکانی خۆی نووسیوە لەوانە مەسەلەن من نوری سعید علی جودت ئەیوبی جعفر عسکەری یاسین الهاشمی محسین سعدون بۆ ئەوانەی نووسی جا سەرنجێکی مەلیک فەیساڵ یەکەم بچینە ناو ئەم باسە تێدا وەک مەلیکی عێراق باسی تەحەدا گەورەکەی بەردەم خۆیەکات دەقەکەی ڕێک ئەمێ ئەڵێ بە دڵێکی غەمبارەوە پێتان دەڵێم پێم وایە لە عێراقدا هێشتا شتێکمان نییە بە ناوی گەلی عێراق کۆمەڵێک خەڵکمان هەن کە بەتاڵن لە هەر ئایدەیەک دەربارەی نیشتیمان نقمی نەریت و هەندێ باوەڕی پوچن و هیچ شتێکی هاوبەش کۆیان ناکاتەوە حەزیان لێ گوێیان لە قسەی و خراپ بێت ئەخباری خراپ مەیلیان بۆ لای فەوزا و بێسەر و بەریە هەمیشە حازرن بۆی هەڵکوتنە سەر حکومەتەکانی خۆیان و سیستەمەکە تێکدەن هەتا دوایی اینجا ئەمەم قسەی مەلیک فەیساڵە لە سەرەتای ساڵانی 20 کردوێتی ڕێک ئەم قسە مێژووی ئەم 100 ساڵی عێراقمان بۆ پوخت دەکاتەوە ویستم ئەوە لە جەنابت بپرسم کێشەی عێراق یعنی مەبەستم لە کێشە چڕکردنەوەی کۆی کێشەکانی عێراقە بە عێراق ئەمڕۆ کێشەی سیاسی هەیە کێشەی ئابووری هەیە کێشەی دروستکردنی کۆمەڵگەی مدنی هەیە لە سۆڕۆ ئەم کێشەیە بۆ بنچینەکەی گەڕێتەوە یعنی لە بنچینەکەەوە بەغەڵەت هاتووە یان ئەم کاروانی دروستکردنی دەوڵەتە لە شوێنەکە چڕا تووشی قەتیعا بوو بەهۆی کودەتا و کە نایانێشت بە شێوەیەکی سروشتی بە کاروانی گەشەکردنی خۆیان تێپەڕێت هۆی ئەم قسەی مەلیک فەیساڵ لە کاتێکدایە کە چەند ساڵێکە کراوەتە پادشا لە عێراق مەلیکە لە عێراق بەڵام هەستەکە کۆمەلگاکەی ئیستیجابەی ئەوەی ناکە کە ئەو بیری لێکردیتەوە بۆیە دەگاتە نەتیجەی ئەوەی کە بۆ کەسە نزیکانی کە تۆ ئاماژەت پێکردناوەکانیان هینە ئەم قسەیە بە ڕاشکایی پێیانەڵێ بەڵام ئەمە گەر بگەڕینەوە بین کۆی پێکاتەی کۆمەلگای عێراقی شی بکەینەوە نابی لەوە بە دەربچین یان نەڕۆینەوە بۆ کتێب و بەرگەکانی عەلیوەردی کە زۆر جوان هاتیە شیکردنەوەی بۆ پێکاتەی عێراق کردیە عێراق دەکرێ بڵێین وڵاتێکی دروستکراوە لە پێکاتەی جیاوازی تێدایە ئەوە لە کورد لە ڕووی نەتەوەیەوە ئینجا تووەرە لە ڕووی دینەوە تەمەشایکە و لە ڕووی مەسەبەوە تەمەشایکە ئەمانە هەمووی وای کردیە کە کۆمەلگایەکت بۆ دروستکە ئەم کۆمەلگایە نەتوانێت بە هیچ شێوازێک ئایندەکەیان بە یەکتریان بەستێتەوە بۆیە هەمیشە ئەو گرفتانەی بۆ دێتەوە لە پاڵ ئەوەشدا دەوێت عەقلیەتی ئەو کۆمەلگایە حتا لە پیاوە گەورەکانیشیانەوە یعنی من دوو نمونەت بۆ دێنمەوە لەگەڵ سەرەتایی دروستکردنی دەوڵەتی عێراق پێش مەلیک فەیساڵ پێش دانانی مەلیک ئینگلیزەکان دوای ئەوەی کە ڕووداوەکانی ساڵی 1920 ڕوودەدا بیر لەوە دەکەنەوە حکوومەتێکی کاتی نیشتیمانی لە عێراق دروست بکەن لەم حکوومەتی کاتی نیشتیمانیە دوای هەموو تەتەڵە و کار ئەوەی شیکردنەوەی خۆتیان کرد کەسایەتیەک هەڵدەبژێرن لە ئەشرافەکانی بەغدا کە عەبدوڕەحمان نەقیبە دەیکەن یەکەم سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراقی تا زەمانێکی زۆر دوور و درێژیش لە شکانی عوسمانیەکان و نەمانی لە عوسمانیەکان دەڵێن لە ڕۆژانە لەگەڵ خۆیەوە ئەوەی دووبارە دەکردەوە هەموو ڕۆژێ چاوەڕوانیانم بێنەوە ئەم ڕۆیان سبەی هەردێنەوە دەوڵەتی عوسمانی بەڵێ کە هەر کەسێک مژدەی ئەوم بداتێ کە دێنەوە چای ماز دەکەن کەچی ئەمە دوای دەبتە سەرۆک وەزیرانی عێراق هەر ئەم سەرۆک وەزیرانی عێراقە کە کابینی یەکەمی حکوومەتەکە تشکیل دەکا کابینەکەی لە 8 وەزیری فعلی لەگەڵ 12 وەزیری بێوەزارەت بە حکمیەوەی کە ئینگلیزەکان مانداتیانەیە لەسەر دەوڵەتی عێراقدا عەبدوڕەحمان نەقیب پێشنیاری یەکێک دەکا بیکەن بە وەزیری بێوەزارەت سێر پرسیکۆکس پێ رازی نابی بەم شخصیت ئیستیجابە یان مبرری عەبدوڕەحمان نەقیب زۆر مبرڕێکی سەیرانی عەلیوەردی لە کتێبەکە خۆی باسی دەکات ئەڵێ بە سێر پرسیکۆکسی گوتیە گەورم ئەمە فڵانە لەنەوەی فڵانیشە ئەگەر ئێستانەی کەم بە وەزیر لە قیامەتدا چۆن جوابی کە سوکارەکەی بدەمەوە کەواتە لە بنەماڵێکی دینی بووە بڵێ ناسرا و دینی بووە ئەمە بەسم لەسەر پارێزرایی عەقلی عەبدوڕەحمان نەقیبە پێکاتەی عەقلی سیاسی بەم شێوەیە
لەسەر حسابی ئەوەی کە ناوی لێدەنن لە ڕووی سیاسێتەوە مەحسوبیەت و منسوبیەت کارەکە. جا ئەمە دەتگەڕێنەوە بۆ بیرکردنەوەی تاچی عراقی، تاچێکە نیشتیمانیانە بیری نەکردیتەوە و بۆیە لە زەمانێکدا مەلیک فەیسەڵ دەگاتە ئەوەی کە چەند ساڵێکە و مەلیکە بەڵام نەیتوانیوە لە عراقدا شتێک دروستکردمانە گەری عراق. بەڵێ خۆی ئەویش زۆرتر مەبەستیەوەیە کە ئەو خەڵکی لە عێراقە ژین ئینتیمای جیاوازیان هەیە، وەلاعاتی جیاوازیان هەیە، هەندێکیان چاوەڕێن دەوڵەتی عوسمانی بگەڕێتەوە لە بەرۆی دەوڵەتی عوسمانی مێژوەکەی لە عێراقە 400 ساڵە. تۆ خەڵکێک 400 ساڵ ینی بزانە ئەکە چەندنەوە شتێک نەبووە بە ناوی عێراق پێشتر لە کۆنەوە مەسەلەن دەوڵەت هەبووە لە عێراقا بەڵام بە ناوی تر هەبووە بۆ نمونە سەردەمێک مرکزی ئیمپراتۆریەت هەیە بۆ نیە یا عەباسی. بۆیە وەلاعاتی جیاواز هەبووە لە عێراق بێرەوەی کە تەنەوعی شەیە لە ڕووی قەومی لە ڕووی دینی. بجا من ئەم پرسیارم بۆ ئەوە کرد چونکە ئەگە بگەڕینەوە بۆ سەرەتاکانی دروستکردنی دەوڵەتی عێراق ئەبینین کە هەر خۆی دەسەڵات و دەوڵات بەرهەمی گەشەکردنێکی سیاسیانەی نێوخۆیی کۆمەڵگای عێراقی نییە. ئەم پاشایە لە ڕەحوی کۆمەڵگای عێراقی خۆیەوە وەکو زەرورەتێکی مێژوویی نەهاتووە. خۆ دەزانی مەسەلەن لە هەموو کۆمەڵگایەکە هێز و ڕەوتی جیاواز لە ململانێن و دوجار ئەمانە لە شوێنەکە ئاگەنە یەس و لەناو ئەم ململانەیە کەسێک دەرەکەوێت لە هەموو ئەوانی تر زیاتر دەرەکەوێت و ئەم کەسە بە جۆرێک قبوڵە کرێت لەلایەن هەمووانەوە و ئەبێ بە دەسەڵات یعنی دەسەڵات ئاوها دروست دەبێت لە وڵاتێک. لە عێراقا بە پێچەوانەوە بووە، لە عێراقا چۆن مەلیکەکان لە دەرەوە هێناوە، خۆی هەر ئەسڵەن هیچ پەیوەندیەکی بە عێراقەوە نەبوو و بەرهەمی ململانی ناوخۆی کۆمەڵگای عێراقی نەبووە، یعنی ململانەکان هەر هەبووە وەلاعاتی جیاواز هەر هەبووە، مەلیکی کشانێناوە لە دەرەوە کە بەریتانیا هێناوێتی. من مەبەستم ئەوە بوو کە کێشەکە لە خودی دروستکردنی دەوڵەتەکەیە وەنیە؟ بەڵێ. خۆی ئێستا دووسێ ئەوەی جیاواز هەیە، حەزەکەم ئەوەم بۆ ڕوونکەیتەوە. مەلیک فەیسەڵ پێشنیاری بەریتانیەکان بوو بۆ عێراقیەکان خۆیان، چونکە قسەیەکی وا هەیە کە سەرۆک هۆزەکانی عێراق پاش شۆڕشی 20 ئەوەی پێڵێن شۆڕشی 20 پاشەوەی لە بینی خۆیان ڕێک ناکەون لەسەر هەڵبژاردنی کەسێک بیر لە چەند کەسایەتیەکەکەنەوە. چەند کەسایەتیەکێک لەوانە خەڵکی محەممەرەیە، ئەوەی پێڵێن ئێسا خوزستانی ئێرە شێخ حەسان، هەتا باسی ئەوە دەکرێت مبارەک ئەوەی کوێت و بەعی باسی چەند کەسایەتیەکێک کە لە دەرەوەی عێراقن. دوجار لەسەر کوڕی شەریفی مەککە ڕێگەکەون، شەریف حسێن بن عەلی. بۆیە چون بۆ ئەوێ و چون بۆ لای شەریفی مەککە و لەوێ داوایان کردووە کە ئەو یان یەکێک لە کوڕەکانی ببێتە پادشای عێراق، بەڵام بەپێی زۆر سەرچاوە لە کۆنگرەی قاهیرە کە وینستون چەرچڵ سیفەتی وەزیری مستعمەراتی بەریتانی حازرە بێ لەوێ بڕیارە درێ. جا من ویستم بزانم ئەمە هەڵبژاردنی بەریتانیەکان بوو یان هەڵبژاردنی عێراقیەکان؟ خۆی بەریتانیەکان لە کۆتاییەکانی سەدەی 19ەوە گرنگی و باخی عراقیان لە بۆ دەرکەوتبوو کە دەبێ دەسەڵاتیان بگات بۆ بەخت. ئەندەمە لێوێ ڕوونیە و بابەتە بکەم چکە دواتر هەموو پێکهاتەی ئەو دروستکردنە بەریتانیا ڕۆلی کاریگەری. مەسەن لۆرد کردن لە ساڵی 1892 دەڵێ دەبێ بەغدا، هەمە کە باسی عراق دەکەین دەبێ ئەمە حقەتە بڵین کە شتێک نییە بە ناوی دەوڵەتی عراق تا دواتر، تا یەکلابوونەوەی کێشەی ویلایەتی مووسڵ. عراق بریتیە لە 3 ویلایەت: بەغدا، بەسڕا، مووسڵ. دەڵێ دەبێ بەغدا بکەوێتە نێو بەشی کەنداو و پێویستە بکەوتە ژێر قەڵەمڕەوی بەریتانیەکان. ئەمە کەی دەیڵێ؟ ساڵی 1892 ئەو قسە دەکە. دوایی لە ساڵی 1911 هەر بەریتانیەکان لیژنەیەک پێک دەینن بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان لە ناوچەکانی کەندا و منزمنیان ویلایەتی بەغدا و ویلایەتی بەسڕاشی دەکەوێتن. کە جەنگ کەڵدەگیرسێ لە ساڵی 1940 هەرزوو بەریتانیەکان و فەڕەنسیەکان جەوێک دەخولقێنن بۆ ئەوەی عوسمانیەکان ناچار بکەن بچتە بەرەی دژیان. ئەمە بەبێ بەرنامە دەوڵەتی عوسمانی و ئەو ناوچانی کەوتونەتە ناو سنووری قەڵەمڕەوی دەوڵەتی عوسمانی دەکەونە ناو شەڕ. ئەو بێ ئاگاییەوە لێ دەکا کاتێکە لە 6 تشرینی دومی ساڵی 1940 بەریتانیەکان فاو دەگرن، عوسمانیەکان لە بەسڕا ئاگاداری گرتنی بفاونین. بۆیە بە درێژایی 1940 لە گرتنی فاوە تا 11 مارتی ساڵی 1970 کە
بەریتانیەکان دەگەونە بەغدا هەموو هەوڵکۆشیان بۆیە کە ئەو سیاسەتەی کە خۆیان ڕنگدرێژیان لە بەو کردیە دەستی پێ بگرن کە دەگەنە بەغداش ئیعلانی ئەوە بۆ خەڵک دەکەن کە ئەوان هاتوون ڕزگارکەری ئەوانن کە بەرەو ناوچەکانی باکوور دێنە کەرکووک و ئەو دەوروبەرە ئەهەمیەتی ناوچەکانی ویلایەتی مووسڵیان بۆ بەدیار دەکەوێت ئێوان خۆیان بە پێڕێکەوتنامەی سایکس پیکۆ ویلایەتی مووسڵیان داوتە فەڕەنسا ئیتر دەکەونە جموجۆڵی سیاسی خۆیان دبلۆماسی خۆیان بۆ لە ڕێگەی دبلۆماسیەوە و قەنەعات بە فەڕەنسیەکانش دێنین کە دەست لە ویلایەتی مووسڵ وەرگرت لە دوای ئاگری بڕی مۆدرۆسا کە تشرین یەکەمی ساڵی 1970 بە چەند ڕۆژێک دەتوانن دەست بەسەر ویلایەتی مووسڵیشدا بگرن لێرەوە هەموو جوهد و هەوڵ و کۆشی بەریتانیەکان بۆ ئەوەیە دەسەڵاتێکی ئارام لە ناوچەکەدا دابمەزرێن لەو فترەی کاوان حکوم دەکەن دەکرێن بیش و پێنین بە فترەی ئەوەی گارنەر و بریمەری دوای 2003 ئەوان لە عێراقدا فەرمانڕەواتی دەکەن خۆیان ڕاستە و خۆ لە ڕێی هێز و ئیدارەی سەربازی خۆیانەوە بەڵام ئیستیجابە نەبوونی خەڵکی باشوور بۆ سیاسەتی ئەوان دەیکەن بۆ ئەو سیستەمە ئیداریە کە ئەوانی نیاتێت چکە جوزئێکیان لەو سیاست و بەرنامەیە بوو کە لە هیندستانە جێبەجیانە کرد ئەمە وای کرد ڕووداوەکانی ساڵی 1920 لێ بکەوتەوە کەوەی کە لە بەشێک لە سەرچاوەکانە بە شۆڕژ ناوی دەبن هەندێکیش بە ڕووداو ناوی دەبن ڕووداوەکانی ساڵی 1920 زەنگێک بوو بۆ بەریتانیەکان کە پەلە بکەن لە دامەزراندنی دەسەڵاتێک لە عێراقیەکان بۆ خۆیانە ئەوەی کە باسم کرداتن سەرەتا حکومەتی کاتی نیشتیمانیان دامەزر ئەوەی کە عەبدوڕەحمان نەقیب بەڵام لەگەڵ دامەزراندنی ئەو حکوومەتە و هێنانی عەبدوڕەحمان نەقیب بەگشتی بریتانیەکان و لە سەروی هەمیانەوە لە عێراقدا سەرپرسی کۆکس و لە پاشی ئەوەشەوە مسبێڵ کەوتنە جموجۆڵ بۆ ئەوەی کە لە عێراقدا دەسەڵاتێک دابمەزرێن دەسەڵاتێکی پاشایەتی بۆ ئەوە کەسێک بدۆزنەوە بیکەن بە پاشە پێش ئەوەی ئەم کەسش بدۆزنەوە دوو ئاراستە هەبوو کە ئایا لە عێراقدا دانێت سیستەمێکی پاشایەتی دابمەزرێن یاوەتە سیستەمێکی کۆماری دابمەزرێنن ئەوان لەوە یەکلا بوونەوە کە کۆمەلگای عێراقی تەقەبولی ئەوە ناکە سیستەمێکی دیموکراتی کۆماری بۆ دامەزرێن بۆیە وا باشترە بۆ مەسەلەی بیبن بۆ بە ئاراستەی دامەزرانی دەسەڵاتێکی باش لەو دەسەڵاتە پاشاییەتە کۆمەڵک خەڵک لە ناوخۆی عێراقدا وەکو بڵێ چاوی لەو پلۆپۆستە بوو و هەوڵیشی بۆ دەدا ڕێگەی علاقاتی لەگەڵ ئینگلیزەکانە و هەندێک لە ئینگلیزیەکانیش پاڵپشتی هەندێک لەوانەیان نەکرد مەسەلەن بۆ نمونە تاالب نەقیب کە لە ئەشرافەکانی بەسرا بوو شێخ قسعەل عەبدوڵڵاه عەبدوڵڵای بڵێن ئوردن کە دەکاتە برای فەیساڵ خەڵکی دیکەش هەبوون بەڵام لە ناو خەیاری بەریتانیەکاندا دەکرێت بڵێن دوای ئەوەی کە فەیساڵ کە سەورەی برین عەرەبیان کرد لە ساڵی 1916 و دەستیان بەسەر ناوچەکان کرد و فترەیەک بۆ مەلیک لە سووریا لەوێ سەرکەوتو نەبوو فۆکسی بەریتانیەکان کەوتە سەر فەیساڵ بانجی بەریتانیا کرا من ئەو پرسیارم بۆ ئەوە کرد کە ینی پێم وایە ئەمە قەرەبووکردنەوەی بنەماڵەی شەریف حوسێن بن عەلی بوو کە وەختە مەلیکی حیجاز خۆ دەزانی بەریتانیەکان چۆن جیهانی عەرەبیان لە ژێردەسی ئیمپراتۆری عوسمانی دەرهێنا سەدان ساڵ بوو ئەم منتیقێ سەر بە قەڵەمڕەوی عوسمانی بوو کە وەختێک کەوتنە شەڕەوە باسی جنگ یەکەمی جیهانی یەکەین ئەو وەختە دەوڵەتی عوسمانی لەگەڵ نەمسا و مەجەر ئیمپراتۆریەتی نەمسا و مەجەر و ئەڵمانیا ئەمانە بوونە دەوڵەتی محور و لە بەرامبەر ئەوانە رووسیای قەیسەری هەبوو فەڕەنسا هەبوو بەریتانیا هەبوو ئەمە هاوکێشەی جەنگی یەکەمی جیهانیە بەریتانیەکان چۆن توانیان ئەم ناوچە بەرینەی جیهانی عەرەبی لە دەستی عوسمانی دەربێنن یەکەم لەبەرەوەی دەوڵەتی عوسمانی خۆی پیر بوو گەیشت بۆ کۆتاییەکانی تەمەنی هەر خۆی سروشتی هەموو دەوڵەت و ئیمپراتۆرێتێک وایە هەر سەردەمی ئیمپراتۆریەت خەریب بوو بەرەو ئاوابوو نەچوو و دەوڵەتی عوسمانی وەکو پێویست کۆنتترۆڵی لەسەر ناوچە دوورە دەستەکان نەبوو کۆنتترۆلی شل بوو و جگەل لەوەش لەناو عەرەب دووکەی شتێکیدا کە زۆر عاقڵانە بیریان لێ کرد بۆ ئەویش مەسەلەی وەرگرتنەوەی خلافەت بوو لە عوسمانیەکان و گەڕانەوەی بۆ دەستی عەرەب یعنی خۆ دەزانی لە دوای ڕوخانی دەوڵەتی عەباسیەوە ئیتر خلافەت لە دەستی عەرەبان نەما خلافەت لە مەغدا بوو دوای کە تورکەکان هاتن خلافەتیان وەرگرت گواستیانەوە بۆ ئەستانبول ئیتر هیچ شتێک لە دەستی عەرەبان نەما عەرەبیان توانی بڕۆن لە ئەستانبول خزمەتی ئەم ئیمپراتۆریەتە بکەن ئەنجا ئەو خەونە لە ناو عەرەبە بڕەنگە لە سەرەتاکانیان هیچ بەلایەن و ئاسایی بووە بەڵام لەم کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانیا ئیتر ئەم خەونە چەکەرەی کرده بوو کە ئەوە مافی ئەوانە و ئەبێ وەریگرنەوە و
سەردەمی زێڕینی ئیسلام و سەردەمی زێڕینی دەسەڵاتی عەربی لەم ناوچەیە و ئەم نوع خەونانە پەیدا بوو. ئەنجا بەریتانیاش هات خطوکەی ئەم ئارەزۆی عەرەبەکانیدا بەوەی کە خلافەت لە دەستی ئەوان وەرەگرێتەوە، دەیداتەوە بە عەرەب. ئەو وەختە لە عەرەبستانی سعودی یان لە جزیرەی عەرەبی بنەماڵی ئال سعود لەلایەک، مەلیکی حیجاز لەلایەک، وەکو خۆت باس کرد لە 1916 ئیتر شۆڕشی عەرەبی دەستی پێکرد. بەریتانیا هێزی بەکار نهێنا لەم ناوچەیە، هەمووی عەرەب خۆیان کردیان، جگە لە عێراق کە ئیتر لە بەسڕەوە پێداهات بۆ بەغدا و بەڵام ئەم ناوچەکانی دوایی درەنگتر گیران کەوتە ساڵی 1970. بەڵام دوای بەریتانیا لەم وعدەی پەشیمان بووە کە دەوڵەتێکی گەورەی عەرەبی لە ژێردەستی شەریف حسێن بن عەلی بۆ عەرەب دروست بکە، کەڵکەڵەی دابەشکردن و ئەوانە کەوتە سەریانەوە. تەنانەت دواتر غەدرێکی گەورەیان لە شەریف حسێن کردوە نەبوو. دەوڵەتی عەرەبستانی سعودیان دروست کردویان بنەماڵی ئال سعود، مەملەکەتی حیجازیش نەما. ئەبایە بە جۆرێک قەرەبوویان بکەنەوە، قەرەبووی ئەوەی کە لە ئەوان لە جەنگی یەکەمی جیهانیا زۆر هاوکاریان کردن. هەتا مەلیک فەیسەڵ ئەم شتانی بە چاودادانەوە کە دوایش چوو بۆ لەندەن. لەبەرەوە یعنی بە تەسەوری خۆم هەر لە بنەڕەتەوە ئەوان حەسم کردبوو کە بنەماڵەی شەریف حسێن دەسەڵات وەربگرن. کاتێککە ئەم ناوچە عەرەبیشان دابەش کرد، مەسەلەن ئوردونیاندایە مامی مەلیک عەبدوڵڵا، ئەوجا و عێراقشاندایە مەلیک فەیسەڵ. مەلیک فەیسەڵ یەکەم جار سووریایاندا بوویەوە نەبوو، بەڵام کە لەگەڵ فەرەنسا جارێکتر ئیتیفاقیان کردەوە لەسەر دابەشکردنی ناوچەکە سووریا بەر فەرەنساکە بەس و دەستبەرداریشی نەدەبوو. نزیکی 4 مانگ سەرۆکی پاشای سووریا بوو. ڕاست. دوای لەژێر قەسفی تۆپ و تەیارە دیمەشقی بەجێهێشت. هەر دەکرێ بڵێن بە دیوێکی ئەوەی ئەگەر ئەکادیمیانەوەری نەگرین ناو دوو قەوسە ڕاویانە دەریان کە بە دەرکردن دەریان کرد. خۆی دوای ئەوەی کە لێوێندەر شکستی خوارد و وەکو باسم کرد فۆکسی بریتانیەکان کەتە سەرەوە و ئەو ڕوونکردنەوەی جەنابەت باست کرد، ئەنی هەموو پەیوەندیانەی بینی بریتانیا و بنەماڵەی شەریف حسێن سەری بۆ کێشا بوو کە قەرەبووی ئەو هاوکاری و هەمانجێ بکەنەوە بۆی کە بریتانیەکان بە ئاسانی دەستیان گەیشت بەو ناوچەیە و وەکوی جەنابیشت ئاماژەت پێکرد بریتانیەکان زۆر ئەوەندە هیلاک نەبوون بەوەی کە لە ڕووی جەنگەوە ئەنی مەسرەفی زۆر لێ بکەن بۆی دەستیان بگاتەوە ناوچانە، بە ئاسانی توانیان دەست بەسەر و ناوچانە دابگرن کە دەوڵەتی عوسمانی زەمانێکی دوور و درێژ بوو. دەکرێت بڵێن لە 1570ەوە دەستی گەیشت بەو ناوچەیە، هەندێک شوێن لە 1530ەوە لە ژێر دەسەڵاتی ئەودا. بەڵام ئەوەی کە ینی سەرەتا گرفت بوو، دەبایە مەسەلەن بۆ نمونە بریتانیەکان فەڕەنسیەکان ڕازیکەن بۆی کەم فەیسەڵ دەکەن بە مەلیک، لەبەرەوەی لە سووریا لە ژێرمانداتیوانە سەرکەوتونە بوو، دەترسان ینی فەڕەنسیەکان ترسیان لەوە بوو کە بریتانیەکان دەیانەوێت لە عێراق دابینێن مەترسیەک بۆ دەسەڵاتی ئەوان دروستکە. چکە لە بیرمان نەچی ینی پێمان وانەبی کە بریتانیا و فەڕەنسا لە جەنگدا و لە ڕێکەوتنامەی ساکس بیکۆدا کۆک و تەبابوون، بەمانەیە ئەوەیە کە ئەوان هیچ مەترسەشیان لەسەر یەکتری نەبووە، بەعکسەوە لە ئەوزی ململانەی خۆیان دابووینە بۆ زیاتر دەستکەوت لەسەر حزابی یەکتری. ئەنی تەنانەت لەوەی کە دواتر کە قەنەعاتیان بە فەڕەنسیەکانی نادەست لە ئەوکان هەڵگرن، دواتر کە من نوێنەری فەڕەنسا گەڕایەوە پاش زەمانێکی زۆر ئاعترافی بۆ کرد کە بریتانیەکان لە ڕووی دیبلۆماسیەوە فێریان لێکردوون، ئەوان پێیان نەگوتنە کە مووسڵ دەوڵەمەندە ڕووی نەوت و ئەو سەرچاوە سروشتیانەی کە بوونیە. بەرحاڵەگەر بکڕینەوە سەر ئەو بابەتەی بیڵێم ئەوەیە کە دوایەوەی لە کۆنگرەی قایرا کە لە مارتی ساڵی 1921 بەسترا و کۆمەڵی خەڵکی عێراقیش تێدا بەشدار بوون، سەرەن بۆ نمونە ساسۆن حەسقیل بەشدار بوو، جعفەر عەسکەری بەشدار بوو، سەرپرسی کۆکز وەکو نوێنەری بەریتانیەکان کە لە عێراق بوو بەشدار بوو، مسبێڵ بەشدار بوو. ئەوان هاتنەوە لەوێ بڕیاری یەکلاکەرەوە درا کە فەیسەڵ دەبێت، بەڵام ئەوان نەکردە ئەعلانی، هاتون بۆی لە ناو خۆی عێراقدا کاری لەسەر بکەن. سەرپرسی کۆکز لەم مەسەلەیەدا عاقلانە تەعاملی کرد، خۆی کاری لەسەر نەکرد، زیاتر مسبێڵ ڕۆڵی کاریگەری هەبوو. بۆیە زۆر جار دەڵێن مسبێڵ یەکێکە لەو کارەکتەرانەی پێدەڵێن دایکی عێراق کە ڕۆڵی هەبوو لە دامەزرانی سیستەمی پاشایەتی و ڕۆڵی هەبوو لە مەسەلەی یەکلاکردنەوەی فەیسەڵ بۆی کە ببێت بە پاشایە. بۆ هەموو خەڵکەکانی دیکە ئاوت کران. ئەوەی کە تۆزێک فترێک بەرهەڵستی کرد، تاالب نەقیب بۆیش دووریان خستەوە، بریتانیەکان دووریان خستەوە، چکە بەڕاستی
کەسایەتێکی شەڕانگێزیە بوو، ئەنی تەنانەت لە حکومەتی کاتی نیشتیمانی عراقیدا موچەی ئەو لە موچەی هەموو وەزیرەکان کە زیاتر بوو. عەبدوڕەحمان نەقیب وەکو بڵێ بەرهەڵستی نەدەکرد. ئەمە ینی بۆ ئەم شێخی خزعل کە لە ڕەبوو ئەویش ینی تمۆحی هەبوو بێت بە مەلیک، بەڵام دواتر کە مەلیک فەیسەڵ بڕیاریەوە دەدرێ مەلیک فەیسەڵ یەکلا بکرێتەوە، زۆر تەوازە حەق دەنوێنێ، دەڵێ ئێمە زۆر پێیان پێخۆش بوو و وەکو بڵێ خۆشحاڵین بەوەی کە فەیسەڵ دەبێت بە مەلیکی عراقی. تر مەسەلەی مەلی بوونی فەیسەڵ بەم شێوازەیە، ینی بەریتانیەکان بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان لە عراق بۆ قەرەبووکردنەوەی ئەوەشم لەبیر چوو بێڵێم فەیسەڵ شەرتێکی تکەشی لەگەڵ بەریتانیەکان دانابوو کە بچن قەنەعەت بە بابی بینن، ئەو گوتی بابم بڕیاری ئەوەیدایە کە من چوویمە سووریا دەبێ عەبدوڵای براشم بچدە ناوچەکانی عراق. ئەوە بوو قەرەبووی عەبدوڵایان کردەوە مەملەکەی ئەوەی ئوردنیان لە بۆ تشکیل کردەوە. ئێستا دەبینن ئەوانە بەردەوام لە فەرمانڕەواتی خوان. بەڵێ ئەجا ئەو دوای بی بڕاوە و شتانەت حمو ئەوانە. ویستم باسی وە بکەم دکتۆر، یعنی بە پێی ئەم لێکدانەوەی ئێستا ئێمە بێت بەریتانیا لە دووسێ سەرەوە زۆر عاقلانە بیری لە هەڵبژاردنی فەیسەڵ کردبەوە. یەکەم قەرەبووی ئەو بنەماڵەیە بکاتەوە کە حەقی خۆیان بوو بەڕاستی، تۆ وعدەشی گەورەت پێداوەن وعدەکەت نەبردە سەر، بێ بە جۆرێک قەرەبوویان بکەیتەوە. ئەم ئایلێژ وەلایان هەبوو بۆ بەریتانیاش لەم منتقەیە بە دوای وەلا ئاتە ئەگەڕا مەسان کێ وەلایی بۆ نمونە بنەماڵەی ئال سعود، بنەماڵەی ئال سەباح، ئەمانە هەموو خۆیان یەکلا کردبەوە، هەر کوێت پێش عێراق و زۆر پێشتریش خۆی یەکلا کردبەوە کە مەحمیەکی بەریتانیە. جگە لەوەش ئەم بنەماڵەی فەیسەڵ بنەماڵەی هاشمین بە ئەسڵ و نەسەب من نازانم ڕاست چەند ڕاستە، بەڵام لە ناو عەرەبەم شتە زۆر گرنگی پێدرێ، مەسەلەی ئەسڵ و نەسەب 40 پشت ئەژمێرن. ئەگەڕێتەوە سەر ئیمام عەلی کوڕی ئەبوو تاڵیب بنەماڵەکەی، بۆیە یعنی لە ڕووی پیرۆزیشەوە ئەکرا لە ناو عێراقیەکانە کەسایەتێکی مەقبول بێت، چ لای سونە چ لای شیعە، هەرچەند خۆیان شیعانین بەڵامی تر خۆ دەزانی ماست بە گوێرەم ئەسڵ و نەسەبە. لەبەرەوە بینی هیچ معارەزەیەک نەبوو، یعنی هەمویان متفق بوون لەسەری و یعنی هەم بۆ عێراقیش باش بوو، هەم بۆ عێراقیەکان باش بوو، هەم بۆ بەریتانیەکانیش باش. تەنانەت ڕۆژی تازدەسەرنانیان بردە 23 ئابی 1920 کە ئەو کات بوو لەگەر جەژنی غەدیر کە شیعەکان زۆر بە تەقدیرەوە تەماشای بابەتەکە. ئەمزانە چۆن باش بیری لێکرایتەوە بابەتەکە. ڕۆژی تازدەسەرنان لە ڕۆژی 23 ئابی ساڵی 1921 ئاهەنگی تازدەسەرنانی مەلیک فەیسەڵ لە عێراق هاوکاتە لەگەڵ ڕۆژی جەژنی غەدیر. شیعەکان بە گرنگەوە تەماشای بابەتەکە بۆی کە پێشانیەوە بدەنکەوە یەکێک لە عێراقدا بووە بەم ئەوە وەکەوەی جەنابەت باست کرد شەجەڕە و نەسەبی و ئەسڵەکەی دەگەڕێتەوە سەر ئیمامی عەلی. ئەو ململانێ دێرینی کە هەیە لە بینی بنەماڵی هاشمی و بنەماڵەکانی تری عەرەب کە کاتی خۆی مەسەلەن دەوڵەتی ئەمەوی لەسەر دامەزرا سەرەی کوشتنی حوسێن، لەو سەراعاتەی ناو عەرەبستانی سعودی بنەماڵی ئال سعود یان هیچ پەیوەندیەکی بەوە نەبوو، کە ئەوانیش لە کۆنەوە هەر حاکم بوون و دەسەڵاتدار بوون و بابەتەکە پەیوەندی بەوە نەبوو. بابەتەکە بەشەی پەیوەندی بە واقعە ئەو پێشاتانە بوون کە لە دوای جەنگە لەگەڵ خۆی نایە پێشەوە. ئەتۆ هەندێک جارەیە یعنی ڕەهەندێکی مێژووی نییە، ناکرێ بڵێن 100% نیەتی، بەڵام بەو کاریگەریە نییە. بەشێکی دیکەی پێویستە بە سیاسەتی بەریتانیا خۆی، ئەو سیاسەتی کە ڕنگڕێژی کردبوو لە ناوچەکەدا چ دەکا. بەشێکی دیکەی لەناو ئەو سیاسەتی بەریتانیا سیراعاتی ناو تاکە سیاسەکانی ئینگلیزەکان بوو. ئامەسەن چۆن ئێستا ئەمریکەکان لەو ناوچەیەدا سیاسەتێکیان هەیە، سیاسەتی عمومی ئەمریکەکانە، بەڵام لە ناویاندا ڕاوێژکارێک بە شێوازێک بیر دەکاتەوە، وەزیرێک بەنەوە عەشی دیکە بیر دەکاتەوە، بە هەردووچیان دێن کار لەسەر ئەدای ئەو بیرکردنەوەی خۆیان دەکەن بۆی بگات بە نەتیجە. هاتوکە مەسەلەن بۆ نمونە مەسەلەن لە عێراق هەڵدن بەنەوە عەکبیری دەکردەوە، مسبێڵ بەنەوە عەشی دیکە بیری دەکردەوە، مسبێڵ بە تەواوەتی پاڵپشتیەوەی دەکرد کە مەلیک فەیسەڵ بێت، بەڵام ئەوان بەنەوە عەشی دیکە. بەس دکتۆر هەروەیە کاریگەری شخصی خۆی هەبووە، کاریگەریەکەی لە ڕادەبەدەرە، کەسێکی ڕۆشنبیر بووە و زۆر گرنگیش بە عێراقداوە. خۆ دەزانی مەسەلەن دامەزرێنەری مەتحەفی وەتانی عێراقی ئەوە نیە، ڕاست مۆزەخانەی نیشتیمانی عێراق و لە عێراق ئێستاش مەتحەفەکانی گەورەی بەغدا کە کرایەوە ئەو کردو ئارامگەکەشی لە عێراق
بەڵێ گۆڕەکە شێر لە عێراق بەڵێ ینی دڵسۆزانە ئەوەی کردووە دیوێکی دڵسۆزانەیە لە بۆ ئەوە هەرچەند پێی دەڵێن جاسوسی بەریتانی بە بەڵام ئەوش نە چ پێویستی بۆ لە جاسوسی بەریتانی ئەمانە دەزان چێ ئەمانە ڕنگڕێژی سیاسەتی وڵاتەکانیان دەکرد لە ئەگەر چی خۆیان مەسەلەن وەکو کۆی باست کرد لە پێگە نەبوون ئەوی بەریتانیەکان لە سەدەکانی 17 و 18 دوایەوەی کە سەورەی سناعی لە بەریتانیا و لە ئەوروپا گەشەی کرد پێویستیان بە بازارێکە بوو بۆ ساختکردنەوەی کەلوپەلەکانیان ئیتر دنیای ئەوروپا بە دنیای دەرەوەدا کرایەوە کەم دنیای کرایەوە بەریتانیەکان هەم خێزی سیاسیان دەنارد و هەم خەڵکی دیکەشیان دەنارد بۆ خوێندنەوەی واقعی بیرکردنەوەی ئەو کۆمەلگانەی کە دەستنەوێ بۆی لە ڕێگەی ئەوانەوە بزانن چۆن دەتوانن ڕفتاریان لەگە بکەم بۆ شێوازێک دەتوانن مامەڵەیان لەگە بکەم بە شێوازێک دەتوانن کۆنتترۆلی خۆیان بگەین نەوناوچەیە لە بیرمان نەچی بەریتانیا لەو سەردەمەدا ئەو وڵاتە بوو ڕۆژی لێ ئەوانە دەبوو وڵاتێک بوو مستعمرات و نشینگەکانی ئەوەندە زۆر بوون لە دنیادا ڕۆژی لێ ئەوانە دەبووکو دەسەڵات ڕاستە لەو ڕۆ ڕاستە خۆی هاتنی بەریتانیا بۆم ناوچەیە بۆ زۆر کۆنترە گەڕێتەوە ئەگەر چینەوە پێشتر ینی وەختی کە بەریتانیا لە هەند شتێکیانە بە ناوی کۆمپانیایی واست هندی بریتانی هەندی کۆمپانیای ڕۆژهەڵات بوو شتێکی واڵێ وامانە بە شێوەی بازرگانی و یەکەم جار ئاوا هاتن بۆ بەسرە بۆ وەکو تاک داهاتن وەکو کۆمپانیاش داهات بۆ کوێت و بۆ خەلیج هەتا هەندێ ڕێکەوتن نامیان هەبوو لەگەڵ عوسمانیەکان کە چکان وایان دانەبوو کە ئەمە ناوچەی عوسمانیە بەڵام تەنیا بازرگانیەکەن لەبەرەوە هاتن مەسەرەن قۆنسڵیان کردەوە کلاودیۆس ڕیچ بوو بە یەکێک لە کۆمپانیای ڕیچە لە عێراق بەناوبانگ ئەگەر باڵە نەچوو 1800 چارە دامەزرێ بۆ پیاوە خۆی ڕەنگە بیرۆرەکانی خوێن بێتەوە کە چەند مطلع لەسەر ئەم ناوچەیە چەند جوان وەختی ئەو گەشتەی کردو بۆ کوردستان و بە سلێمانیا چۆ بۆ سنە چەند جوان نووسیوێتەوە چەند جوان هەموو شتێ تەنانەت پلەی گەرمای ڕۆژ بەڕاست ئەمڕۆ پلەی گەرما ئەوەندەیە با لە فڵان شوێنەوە هەڵدەکات خێرایەکی ئەوانەشی هەمووی نووسیوە ڕێک ئەدباتەوە ناو ئەجوای ئەو سەردەمە بەریتانیا خەڵکی ئاوای هەبوو مەسەن مێجۆر نوێڵی هەبووە کە یەکەم خیتابی کە لە سلێمانیدا وەختی دە سلێمانی بە فارسیەکی جوان خیتاب دەکە ئەلەم نوع خەڵکانە کە ئیتر هەر زانیاریان کۆکردۆتەوە و زانیاریان کۆکردۆتەوە کەس نەیزانیوە ئەمانە هەتام زۆر کێفی بە مێجۆر نوێڵدێ بەڵام ڕقی لە مێجۆر سۆن ئاخە دوو کەساتی لێکتر جیاواز هیچیان شەڕانجێز ئەو کەت کە نەرم ئەمە بەسمەیە کە لەوێ دیقەتیەوەدا مێجۆر نوێڵ دەچێتە هەر گوندێک پرسیار دەکە ئەوە چه عاشیرەتێکن ململانێتان لەگەڵ چه عاشیرەتێک هەیە شەرتان لەگەڵ کێ هەیە لەگەڵ کێژن و ژن خوازیتان هەیە هەموو ئەمانە نووسێتەوە ینی ئەوش پێی سەیرە لێ زانیاریانی بۆ چییە بەڵام ئەو زانیاریانە دوایی بینی مەسەلەن بەریتانیا بەکاری هێناوە بۆ ئەوەی کە چۆن تەعامل لەگەڵ ناوچەیە بکە وەختی دەوێ بیکە بە بازاڕێک بۆ خۆی لە ئەسڵا سەردەمی ئیستیعمارچیە سەردەمی دروستکردنی بازاڕە بۆ ئەم کاڵایانەی کە لە دوای شۆڕشی پیشسازیەوە لە ئەوروپایتر بازاڕەکە بەشی ناکە بۆیە بازاری گەورەتر بدۆزنەوە بەڵام لە شوێنێک باسی ئەوەت کرد کە مشتومڕ هەبوو دەربارەی ئەوەی عێراق بێ بە دەوڵەتێکی کۆماری یان پاشایەتی من پێم وایە هەر لە بنەڕەتە هەر دەوڵەتێک لە شوێنێکی تر ئەوێت دەوڵەتێک لەسەر شاکلی خۆی دروست بکاتەوە ئەچێ نمونونەکەی خۆی ئەگوازێتەوە ینی بەریتانیا لەبەر خۆی دەوڵەتێکی مەلەکیە پاشایەتیە و سیستەمەکەی بە جۆرێکە لە هەر شوێنێکە دەوڵەتی دروست کردێ لەسەر شێوەی خۆی دروستی کردێتەوە لە عێراقی شەهر ئاوها بووە مەسەرەن پاشا هەبووە و حکوومەت هەبووە حکوومەت مەسەن سەرۆک وەزیران هەموو شتێک بووە کاروباری ڕۆژانە مەلیک زۆر تدەخلی ئەو نەواشتانەی نەکردووە ئەو پەرلەمانی دامەزرانەوە ینی بە هەموو توانای خۆی هەوڵیداوە کە دەوڵەتێک دروست بکات دەوڵەتێکی ڕاستەقی نەبێ ئەمریکا کە لە 2003 عێراق داگیرەکە بینی دەوڵەتەکە بە جۆرێک دروست دەکاتەوە کە لە مۆدێلی ئەمریکیەچێت فەڕەنسا کە لە وڵاتانی داگیری کردوون دوای حکوومەتی تا دروستکردن لە ژێر ئینتیداب ئەو حکوومەتانی کە دروستی کردوون لەسەر شێوەی خۆین هەمویان کۆمارین بۆیە پێم وایە هەر لەو ڕۆژەوە بەریتانیا بڕیاری دابوو ئەو دەوڵەتی لە عێراق دروستە بێت دەوڵەتێکە لەسەر مۆدێلی بەریتانی ئەخۆی تەسیراتی مۆدلەکەی خۆی هەیە محققەتێکە بەڵام بە دیوەکی دیکەش ینی ئەوەیە من باسم کرد لە نێو سەرچاوەکاندا دەبیندرێت کە
ئەنی ڕەیەکیش هەبووە لە عراقدا دەکرێوابی بەڵام کە دواتر دێن دراسەیەوە دەکەن ئەوەی لێ دەبینەوە دراسای کۆمەلگای عراقەکەن ئەنی کۆمەلگایەکە لەسەر ئەساسی باگراوندەچی عشاعری و ناوچەگەری و کۆمەڵک شتەیە وجودی هەیە لە عراقدا کە بە ئێستاشەوە ئەنی ئاسانت نییە تۆ لەم پێکاتەیە بێ دەسەڵاتێک بۆ سەرەتاکانی سەدەی 20 بە نیزامێکی کۆماری دای بمەزرێنی لەگەڵ ئەوەشدا مەسەرەن ئەو دەیەوێ تەبعەتی خۆی بگوازرێتەوە بۆ ئەو ناوچەیە بەڵام ئەوەی کە هەیە لە سیاسەتی بەریتانیا لە ناوچەدا هەموو ئەو بەرنامانەی کە جێبەجێی دەکرد جزئی زۆریان لەو بەرنامانە بوون کە لە هەندڕا پێڕەو دەکرا ناوەی لەگەڵ کۆمەلگای ئەوروپی یان برین کۆمەلگای بریتانی پێڕەوی بکە زیاتر هەوڵی دەدا لە دیدگای و خوێندنەوەی بۆ واقعی شەرقی کە و هەندی کرد بە جەمسەری سەرەکی ئەم بابەتە ئەوە بگوازێتەوە بۆ ئەو ناوچانەی کە خۆی فەرمانڕەواتی لێ دەکات و لە عراق شاروا بوو چۆ حتا و فترەی کە پێش دامەزرانی دەسەڵاتی برین پاشایەتیش هەموو ئەو ڕێسا و یاسا و شێوازە ئیداریانی کە لە هەند هەبوون گواستبیەوە لە عراقدا پێڕەوی لێوە دەکات. بەڵێ ئەجا دکتۆر کاتەکەمە بەرەو کۆتایی ڕۆ من بەس باسی هەرە گرنگ لەم لە چوارچۆی ئەم باسی کردمان مەسەلەی حضوری کورد بوو لەناو ئەم هەڵەگرین بۆ حەڵقەی داهاتوو ئەبێ باسی چکە هیچ باسمان ناکرد کە کورد لەکوێی ئەم هاوکێشە و ئەم مشتوم مەڕڕەی دروستکردنی دەوڵەتی عێراقا بووە لە هەڵقەی داهاتوو درێژە بەم باسە دەدەین بیسەرانی ئازیزی ڕۆدا و چاوەڕێمان من لە هەڵقەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.